باشە بەڕێزان باشش کۆمەڵی قسە و باسکەین کاکە خۆ دنیا ناگۆڕێ برای من ئەوە تەواوە ئێستا با بچم اینجارە بڕۆم بیبم بۆ ئەو پەیج و مەیجوشتانە بۆ خۆم تەشکیلێک شتێک تەرتیباتێکی لێ بکەم و ئەو کاتە ئەمەش ئاوا لێ بکەم باچم جەماعەت خۆتان لایەن ئارام ئەحمەد هات باشە هەمووتان بەخێر بێن سەرچاوەکانی من خۆشەویستان بەخێر بێن یاخوە سەرچاوە ئارام ئەحمەد هاتن ئەوە باش بێ مشکیلەیە یاخوا بەخێر بێن بە ئەمانش داخین ئیزعاجمان نەکەن ئێستا هەموو شتێک تەواوە هەموو شتێک عالە عال جای تر بزانین چۆنە بێ وەزعەکە بەرەوکوێوە ئەچێ عەزیزان جارێ بە ئەمە تەرتیب بکەم تۆزێک ئەو گەروشتەم ساف بێ وەڵا ئەزان هیلاکم خواوەشی چارەکێکە لەوێ هەر لە خۆمەوە وەکو شەمڵی شەڕ گۆرانێک زۆر لە خۆ هەڵەپەڕم لەوێ زۆر سێرە نازانم بۆچی جامە لە دنیای خۆیان بەس تاقەتی قەرەباڵخی و شای و هەڵپەرچێوانیشم نییە جا خۆیان لامانەی ئەم شەو طبعا عزیزان ئەم شەو کۆمەڵی قسە و باسان بۆ کەم هیچ شتێکم دەستنیشان نەکردووە تا بڵێم ئاوا و ئاوا و ئاوا بەڵام لە کوللا ئیتر پیا ئەڕۆم بەڵام ئەوە ئەزانم کە لە حەڤەی شوڵباتەوە پیا ئەڕۆم باش نییە هەتا کۆتایی قسە و باسەکانەکەم ئەرە وەڵا ئیتر بزانێشین چۆنە و چۆن نییە و چیە بێ و چی نابێت خۆمان و شانسی خۆمان ئەوە سین 2 دقیقەتە هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە بەندەیش فوی پیاکات ئەرە وەڵا یاخوا بەخێر بێن سەڵاو سەر ڕۆحی ئارام ئەحمەد هاتن جا کێ بێ بەتەڵی ئارام ئەحمەدەوە بەخوای تۆ مشکلەی من نییە و قسەی و کە هات هادی تر خۆڵێ قسە وەکو فیشەک وایە کە لە دەم دەرچوو گەڕانەوەی نییە تازەیتە خۆ چی بکەین قوربانی ئێوە یاخوا بەخێر سەرچە بەڵێزان کتێبی چاکم بۆ هاتووە بەڕاستی دەستی ئەو ڕەفیق و دۆستانە خۆش بێ ئەچنەوە بۆ کوردستان ئەڵێن کاک ئارام ئەحمەد چیوە بێ ئەم کتێبم بۆ بێنن کاکە هیچم ناوێ خەڵک دەچێت داوای هێلکەیەکە کورە عەفو داوای ناوی چێم شتان ترخێنە و دۆینەیەکە داوای ئەوەکە بەڵام بەنداڵم کتێبم بۆ بێنێ ئیتر ڕەفیقانە باشە ماڵێن ئاوا بە هەر کەسێتەوە دووسێ کتێبم بۆ هێنێ ئێستا مەکتەبەکەم دەقە بە دەقە و کە سات بە سات گەورەتر و فراوانتر لێ بێ خاوام لێ ئەبێ ئەم مەکتەبێت دوو بیکەم بە دوو ئەوەنە چارم نییە ڕە وەڵا باشە بەخێر بێن یاخوا باش بابڕن خۆیان ڕفیقانە خۆیان کۆ بنەوە دەودە پەلەمەکەی عەزیزان طبعا لەم یەک دوو ڕۆژە یادی حەفەی شوڵبات بوو لە سۆشیال میدیا ئەم بینی کە هەریەکە بڕای خۆی ئەوت و هەریەکە بە جۆرە قسە و باسەکەی خۆیە کرد بەڵام من بۆ خۆم پێم وایە کە گۆڕان ناڕزایەتیەکانی فرۆشت بە پارتی وێشێتی بە تایبەتی بە پارتی بە دەرەجەی یەکەم هەر دوا بە دوای ناڕزایەتەکانی خەڵک پرۆژەی ئەنووسی پاکێشی ئەخسە بەردەست پارتی وێشێتی ڕێکەوتنی ئەکرد بەشداری لە حکوومەتە مافیاکەی پارتی وێشێتیە ئەکرد اینجا ئەوری بێشەرم و بێ حیابوون ئەیانوت لە ناو حکوومەتەوە ئێمە ئەیگۆڕین باشە کاکەنەوە لە ڕێگای مچەداوێن پۆخڵی سێقارەوە ملیۆن دۆلاران وەرگرت بۆ خۆیان لە حکوومەتەکەی پارتی وێشێتی ئەبەتە کوڕانی کاکەنەوە نەکاکەنەوە کوڕەکانی ئەو پارانی وەرگرتە لەم دواییە باڵێن جا مچە مەسەفای سێقاتێر مانگانە زیاتر لە 350 ملیۆن دینار موچەکەیەتی عەزیزان ئەمە ئەلەسا جێگری سەرۆکی هەرێمە هەر پۆستێکە ویاوێنێتی جا ئەویشێک بوو لەو کەسانەی کە بە هەموو تواناوە هەوڵی ئەداکە شەقام و هەموو شتێ بفرۆشێ لە پێناوی پارە و لە پێناوی خانمبازی و خانم جونجون و ئالەم بابەتانیە لە دواییە ئەم گۆڕانە سەدان کەلاکە تۆپیوی کردە خاوەنی پۆست خاوەنی موچە و ناڕزایەتەکان لەبار بران و خوێنی ئەو خەڵکە هەمووی بە فیرۆڕۆی ئەوانەی کە شەید کران لە مزاهرەتەکان نەچی هەمووی بە خۆڕایی ڕووی بەداخەوە بەڕاستی لە کاتی خۆیان من قسەکانم کرد کە کۆکردنەوەی ناڕزایەتیەکان لە بەدەرشی سەرایە بەرنامەی گۆڕان بوو بۆ ئەوەی کە مۆزوعەکە بۆگەنکە و لەباری بێت ئەو کاتە ئەموت هیچ نییە ئەمەی کە لە بەسەرا کۆبوونەتەوە وشکردنی ناڕزایەتیەکان نەبێت قسە و باسەکانم هەرماوە نمونەم ئەهێناوە بە ئەستێڵکێ کە ئەگەر ئاوی لە بەڕ نەڕواوە نێتە سەری ئەوە بۆگەنەکە بەڕاستی شوایان لێ کرد و ئەوەیشمان بیرە یەکەم جار بوو کە لە ناڕزایەتیەکانە
نوشوام صفا حمد توفيقي زاواي كسيوسي صار أو حمد توفيقي خليكي بارا كوكب نويا وتيان أو أجاوة تشتيه بين بأجاوة موضوع كان ناوز دكت هەردووە بەدوای ئەمە عەزیزانی من ئەو گۆڕانە کە بۆی ئاوا ڕسووە و تڕۆبووە دوو دانە ساڵی ڕەبەق بە بیانی کۆمەڵێشی قۆڕەوە تیڤی کێنیان داخست لە بەرەوەی پارتی داوای لێکرد بوون وتیان تیڤەکەتان 2 ساڵ دوا بخەن دابخەن ئێمە هەمووشتان بۆکەین و 2 ساڵی ڕەبەق کێنیان داخست بۆ ئەوەی هیچ شتێک نەڵێ بە ناوی کۆمەڵێ قسەی قۆڕ و قسەی پوچەوە دڵنیام لەوە کە زیاتر لە 5 ملیۆن دۆلەریان وەرگرتووە لاقی ئەوەیە بینمە فایق گوڵپیچ و بەلای مەسعود بارزانی شاگەشکە بوو کە هاتەوە کۆمەڵی قسەی قۆڕی کرد کە گوایە کاکە مەسعودەکەی ئەو وەڵامی داواکاریەکانی حەڤەی شوباط ئەیاتەوە کاتی خۆی ئەوەی ناشێ بە فایق گوڵپیم کرد چونکە ئەمزانی کە ئەمانە ساختن ئەمزانی کە ئەمانە قازن و ئەمانە هیچ کاتێ بەڕاستی تەڕ نابن هەر لەو سەردەمەیە هاوار مەکرد ئەمانە سەرانی گۆڕان و سەرانی یەکێتی حتا سەرانی پارتیش سەر بە یەک عەقڵیەتن لەناو جادە و کوڕانەکانی سلێمانیە کوڕانی یەکێتی و کوڕانی پارتی فەقیر و داما و جێل و گەوچیان بە کوش ئەدا باشە ئەیان خەڵەتانن خۆشیان شەوانە بە یەکەوە ئەیان خواردەوە خەریکی فەسادی و بێئەخلاقی بوون چەندین نمونەم لەسەر ئاواتی شێخ جەناب و لەسەر شێخ جەعفەر هێنایەوە کە بە یەکەوە لە باخەکەی ئەوە شەوانە خەریکی ئارە خواردنەوە و سەرسەرێتی بوون و خەریکی سوێسکە برژاندن و ئالەم بابەتانە بوون باس مەکرد ئەو کاتە کەچی ئێستا ئەم دز و درۆزدانەیەن باس لەسەر قەوارەی هەرێمەکەن قەوارەی هەرێم جاگوێ بگن خۆشەویستان کاتێ ئالا مەحمە ئەڵێ هیوادارم ئاسەواری ئەم هەرێمە نەمێنێ کە ئەم قسانە ئەکەم چڵکا خۆرەکان پێیان ناخۆشە و بە قسەکان دەهریە بن چونکە نایەنەوێت ڕاستی ببینن با بە هەرێمی چی سەرانی هەرێم سەرتاپایان عەمیلن نۆکەرن بەکرێگیراوی داچیکەرانی کوردستانن ئەوە تورکیا و ئێرانە ئەم هەرێمە بەڕێوە بەکە ناوی هەرێمی کوردستانە تەنها جیاوازیەکان ئەوەیە میتەکان پارتیەکانن ئیتڵاعاتەکان یەکێتیەکانن بە فارسی تورکی قسە ناکەن و بە کوردی قسەیەکەن هەر هەمویان با بڵێن باشە ئەوەی ئەوان کوردایەتی پێ نەدەفرۆشینەوە با بڵێن ئەوەی تورکەکان و فارسەکان بەڵام ئەمانە یەکێتی و پارتیش کە ئەجندای داگیرکەران جێبەجێیەکەن یەن کوردایەتیمان پێفرۆشنەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەرێم مانگایەکە 32-33 ساڵی ڕەبەقا کۆمەڵێ باندی دزی و جەردە دایە دۆشن وە سامانەکەی ئەجزن بۆ خۆن و بۆ بنەماڵەکانیان هەندێک کەسیش هەن کە گیەکی کوردایەتەکان بەرز بۆتەوە ئەڵێن نابێ دژایەتی دزی و گەندەڵی مەسەلەتەواییەکانمان لەبیر بەرێتەوە کامە نەتەوە کاکیشە کام مەسەلە زەحمە نەبێ ئەوەی کە 150 ساڵە کوڕی کوردی پێ بەکوش ئەدەن بەڵێگیان ئەوەی سەرانی پارتی یەکێتی کردویانە حکوومەتی بەعەز دەرحەق بە خەڵکی کوردستانی نەکردووە من تێناگەم خەڵکی کوردستان بەشم مافێ لەگەڵمانەوەی ئەم هەرێمە بن کە نە کارەبای هەیە 33 ساڵە نە ئاوی هەیە نە نانی هەیە نە کاری هەیە نە ئازادی هەیە ئەم هەرێمە هەرێمی دز و جەردەکانە هی پاڤڵ و قوباد و ئەشێخ ئەحمەدی نۆکان و مەلایاسینی ساختەشی دز و جەردەیە کاکە هی سەرسەریەکانی دەوری پاڤڵ و قوبادە هی ئەوانەی دەوری مەسعود و نێشیر و مەسرورە هی ئەوانەیە کە 33 ساڵی ڕەبەقا تاڵانی ئەکەن لەسەر جەسەی ئەم نیشتیمانە کە ناوی هەرێمی کوردستانە هیچ لە شەلاتیەکانی دژە تیرۆر و کۆماندۆ و فڵان و فیسارەکانە باشە هەرێمێ کانگای دزان بێ بە تاپۆ بۆتە مۆرچی دزەکان ئەرزەکانی خانوەکانی پارک و باخەکانی شاخەڵەی قەتپاڵەڵەی چی ئەڵێ حتا چەم و جۆبارەکانیشی هەر هەمووی تاپۆکەی ئەوە تا لە گیرفانی بنەماڵەی بازانی و تاقمەکەی جەرات ئاڵەبانی و فڵانە فیسەر و ئالەم بابەتانەیە باشە خەڵکی بۆچی ئەبێ شەڕ لەسەر ماڵ و مڵکی ئەوە نەبکات مەگەر ئەو ئینسانە بەڕاستی ئەحمەق نابێ خۆ لە سلێمانی گردی زەرگەتە ئێمە نەمان دزیوە کاکەنەوە و کوڕەکانی دزیویانە بە ئەوام چند دیفاعی لەکەن لەم هەرێمی کوردستانە بەڕاستی خۆ دەباشان و گردی پارێزگاران هی خەڵک نییە هیچ شێ بە ئەوە دیفاعی لێ بکە بە هاتیوەکانی کۆسەت و کۆسەر ڕەسوڵ و پاڤڵ و قوباد و فێدون عەبدولقاهیر و خولێ سەنگاوی و ئەو دز و درۆزن و جەردانە کە 33 ساڵ تەڕانیەکەن بە ئەوانە بڕۆن دیفاعی لێ بکەن
باشە بڕۆ سەیری خانۆکەی نێچیرەوان بازانی کە لە هەولێرە نیوەی هەولێری داگیر کردووە با ئەو فیرعەون نەبڕوە باسی هەرێم و ئەلەم بابەتانەکە ئەمە ڕاستیەکەیەتی باشە با سەرەردزەکانی پارتیوێشێتی کە دەمیان بۆگەنی کردووە وەکو ینی بۆگەنی لاکە تۆپیوی لێ ئەوە ئینتەلایان کردووە با ئەوەنە بڕۆن زەحمە نەبێ بۆیە ئەوانە هێلکە ئاڵتونیەکەی هەرێم ئەخۆن ڕێقنەکەشی بۆ خەڵکی کوردستانە کاتێک هەموو شتێکیش ئارامە نیعمەتەکانی بۆ ئەوانە ئەوان لەسەری ئەژین خۆیان کوڕیان کچیان ژنیان هەموو ئەمانە کە کێشەیەتە پێشەوە خۆیان ڕاکەن هەڵەتی زێنن اینجا ئەڵێن ئادەی مناڵی فەقیر ئادەی سوالکەرە گەمژەکان ئادەی ژیرفان بەتاڵەکان ئادەی هەژار و نەدارەکان ئادەی بێکارەکان نەتەوە لە خەتەرایە کورتیاچ و کوردایەتیە زەخمەکە ئەوە بڕۆن خۆتان بە کوش بدەن و تەواوە باش نییە سەد دانە ساڵی ڕەبەقە یەکڵی دەوڵەمەند نەکوژاوە کوڕە فەقیر و دامەوە قوڕ بەسەر و بەدبەخت نەبێت خۆیان ئەحمەق کراون بەڕاستی باشە خۆشیان یەک کەسی خۆیان نان بکوشت بەس دزیلی یەکەن فیرعەون ئاسا لەسەری ئەژین ئەگەر ئەم قسانەی من وانییە فەرموو چۆنە من بە ئێوەی عەزیز و خۆشەویست ئەڵێم ئادەی جیاوازی لە بینی پاسدارێکە لەگەڵ پاڤڵ و قوبادا چییە جیاوازی پاسدارێ لەگەڵ پاڤڵ و قوبادا چییە خۆ عقلی پاسدارەکە لە منتیقی سێمانیا حکوم ئەکا بەجێبەجێکارەکەی پاڤڵ و قوباد و ئەم ساختە چیان زەحمە نەبێ باشە ئێ وەڵڵاهی هەولێر و بادینانیش میت باڵایە و ئەو حکومیەکە باشە جاوە هەتیوێگەی ناوی ئارامە کاتی خۆی جوێنی ئەخلاقی بە من ئەدا و ئارامە برای عەدنانی دادەمینایە عەدنانی حەمی دادەمینە نازانم وەزیری چییە وەزیری ڕۆشنبیرە و کۆمەڵگەهەیە چی وەزیری ڕۆشنبیری بێ ئەو ئینسانە دەمپیست و ساختەی دزدوزنە باشە عەدنانی حەمەیمی نا کورتان دەست بە بنەماڵە دەست ئەویان کردو بە وەزیر جا نووسینێکی نووسیوە ئەڵەساژ وەڵامی ڕۆژنامەی سەباحی یاوتە ڕۆژنامەی سەباح پیساییە باوکم بە شەرەفم ئارام واللهی چاوی ڕۆژنامەی سەباح دەرێت بەڵام تو شەرەف و ئارام تۆ لە پیسایی ئەچی یان ڕۆژنامەی سەباح هەتی و ڕێبوارێ بەلاتا بڕوە ڕێک ئەبێت لوتی بگێرە بەڕووی کاسە بێت لە بۆگەنی تۆە آخر ئارام و عەدەی براکە کوتانتەنە ئەجزی کاتی خۆی باش نییە ئێوە حەقتانە ئەوە قسە بکەن ئێوەی سوالکەر بوونەتە ملیۆنێر بە دۆلار بە دزی و بە تاڵانی باشە پاشان کارێکی ڕۆژنامەی سەباح بە تەواوی پیشەیی بووە باش بیزان هەمووتان بیزانن سەرژمێری کردووە لە هەرێمی کوردستانە زۆربەی خەڵکی هەرێم پێی خۆشە ئەم قەوارەی هەڵبوەشێ منیش دەست دەنگی پێدەم دەم قەوارەی هەڵبوەشێ بەڕاستی چونکە ئەم قەوارەیە خێری بۆ ئێمە نییە خێری بۆ کورد نییە بەس بۆ سەرانی پارتیوێشێتی دزەکانە کاکە ئێمە قەوارەیەوان بۆ چێ کاکە من قەوارەیەک مەوێ کە گەلەکەم تێیدا پارێزراو بێت کە گەلەکەم حکوومەتی هەبێ یاسایی هەبێ دەستوری هەبێ ئازادی هەبێ نانی هەبێ کاری هەبێ ژیانی هەبێ 300 ساڵ تێ ئەپەڕێ خەڵک هیچی نییە ئەو هەرێمە بۆچی بمێنێ زەحمە نەبێ بۆچێ بۆ پاڤڵ و قوباد بۆ شای ئەحمەدی نۆکان بۆ کابرای گۆرەی فرۆشی دز و جەردە بۆ ئەم ساختەشیانە بمێنێ ئەم هەرێمە وەڵام من تەمەنا ناکەم کە ئاسواری نەبێنێ بەڕاستی بەداخیشەوە کە ئاوا بیرەکەم بەداخەوە ڕاستی بەڵام ئەمە واقعە ئەمە ڕاستیە ئەم هەرێمە هیچی بۆ خەڵک نییە تۆ بڕۆ سەیری ئەو کوردستانەکە خۆشەویستە باشە چ شتێکی هەیە کە هینی سەرانی پارتیەکێتی نەبێت لێک زەحمە نەبێ گردەڵێ شاخەڵێ قەتپاڵەڵێ عەرزە ئەڵێ زەوی نازانم چی ئەڵێ چی هەیە لەو باشووری کوردستانە تاپۆکەی لە گیرفانی مەسئولینی پارتیوێشێتی و ئەلەم بابەتانە نەبێت بزانەوە نییەوە نییە کاتە من دیفاع بکەین ئێمە بۆچی بێت ئەم هەرێمە باب بمێنێ ئەم هەرێمە خێری چی بۆ خەڵک زەحمە نەبێ ئێوە بە ئارامە ئەحمە بڵێن کاکەشە ئەدوو قسەی خێری تا بکەن بێ زەحمەت باش نییە نەکاکە من تااقەتی ئەو مەسەلەی هەڵەبجەم نییە و کوڕە لەگەڵ باوکی ئەو باسێکی تر ناسمنەوە مۆزوعانەوە کاکە نەگەر ئەو کوڕە بە منی بوتیان بەبرێ بەڵام بەو پیاوەی تر بەڕاستی من نەگەر ئەو پیاوە بوومایە مادەم کوڕەکەەوە ئاڵێ ئەگەر ئەوەش نەبووە ئەموو تۆر کوڕی منیت وەڵامی کاکە زین چۆنە عەزیزان ئەو برادەرە بۆ نووسی بووم بە پێم عەزیزانی من ئینسان بوون شەرتە ئینسان بوون باشە کەسێک کە ئینسان نەبێ تۆ نابێ هیچی لەسەر بڕۆی بەڕاستی ئەبێ لەسەری نەڕۆی ئەبێ واجبی بینی کاکەجان ئەبێ لێ گەڕێت بە هەزاران هەیە لە نەتەوەکانی تر لە عەرەبا لە کووردا لە فارس هاتووە بۆم ئەوروپایە ژنوپیای چۆندی بۆ بە باوکیان بۆ بە دایکی هەموو شتێکیشی بۆ کردەوە وەڵام پیاوی لە هەڵەبجاڵێت تۆ کوڕمنی تۆ کوڕمنی چاکاکە گریمان لە ساسا کوردنە بێ بیکە بە کوڕی خۆقەچێکە بەس ئینسان بوون شەرت و ئینسانی تو تاوا کردمانجی بەڵام
عزیزان ئەمێ وەڵام بە یەک پرسیار بدەمەوە هەمووتان شێ بۆ بگن ئەوە باسی ئەوەشم کرد باسی مەسەلەی هەرێم و ئارەم بابەتان هیوادارم ئاسەواری نەمێنێ ئەو هەرێمە لانی کەم ئەم هەرێمە 27 ساڵ نەیەشتۆ من یەک پیاسی تیاکەم کاکە گیان ئەی چۆن دژی نابم بە قوربانتان بم نا 27 ساڵە سەرانی پارتی یەکێتی نێنێشتووە ئەم ئارام مەحمە یەک دانە سەعات قاچی بەرزەویەکانی کوردستان کەوێ لەسەر وتنی ڕاستی کەواتەوە هەرێمە بۆچی بمێنێ هیوادارم ئاسایی نمێنێ والله پازایی تیابێ بەخوا حەشی شەعبی تیابێ والله داعشی تیابێ والله میتری تیابێ توانم بێمەوە بەڵام بۆ یەکێتی پارتی ناتوانم بێمەوە یاخوا ئاسایی نمێنێ ئەو وڵاتە سندان لێ بدا بە ئەو هەرێمی کوردستانە باشیشان اینجا عزیزان أنا بسيال لخوما كم دوسي روجا براسي أما أنا بسياليش لحضوري إيوه بكم والله مشي بدمو من بوشي واك أما بسيالك زور كزلمني أكا كاتو بوشي واكيد بوشي خويني خوم لكاسة كدوا لأن زوجة كان وأوهم بيرزيا لسر راسي وتنبي أكيد باشا عزيزان من بيسحوصل لهولنداج وجيانش مدابينه من لو هرم السخيفي خومانا راون راوم هاتومة هولندا كي بيغانا هولندا كسب كنتويشي ترى شوال بينص على هرمكي من ودوره قلتم يا اخوي مالي يومتي جياني دابين كدو بلام لهرمكي خوم وكو بياكي روشلاتي راون لسر راسيوت باشا نكر بام ابري والله ناوم ابري بيسو شو ساعات اوي قرمه اوي ساده اوي كبي داوي سيره بدستا جاي وهي وصعك او انت ارامه خوم حسكم جمله لحبي صجك وبي حسكم جمله زريني لك يا وبي براسي او نشتا كان ارامه براسي باشا اجل ايش بكم كبراسي ايش كم او بخوم اجيب ايش جنكم هلا توانم بشي كواتا من امشراني بيناوي شياكم زحمه النبي اما بخوي برسيالك باور كان زور كاس بيوتو كان آرام أحمد ورو كردستان سيمان ليبا بحاجة سناكيد باجني بلام أجر من لبر خاتي خوما أم شرع أكم خو أبو هزوازن بينا لم شرع براستي شن كتشين بيستايا لبارتيو شتي بدس ما هنا لخانو علي لسيارة علي لموشة علي لبارة علي لهرشي علي أم تواني بدسي بينا أجر مثلا خومو جيفاني خومو كسكرم باي ئێستا لەگەڵ ئێوە قساکەم تەنها خۆم و ژیانێکی ئاسە و ژیانێکی سادە باشە ئاسانش ئەمتوانی هەم بێ و ئێستش کە لەگەڵ ئێوە قساکەم ئەمتوانی بەڕاستی بەیانش ئەتوانم باشە بەڵام ئایا بەڕاستی ئەحمەقیم کردووە من ها کەواتە من لە پێناوی چیا کردومە پێناوی خەڵکا کردومە من 27 ساڵ لە هۆڵەندام هاتوومەتە ئەم وڵاتە نزیکەی تەمەن نازانم زۆر گەنج بووم ئەمتوانی هەموو کاتەکانی خۆم تەرخانکەم بۆ خۆشیەکانی خۆم بەڕاستی نەک بۆ ئەم شەڕەسەکەی کە چەند ساڵە خەریک باجنية كواتا من لبيناي خلقا كردوما عزيزان روجانا شوانا ديان صدان كسب يندي بم آرا محموكا دلي خوان آزار كانيان كرا نبونيا كانيان بدبختيا كانيان تعدا كاني دسالات دزيو قندليا كاني أمانة بو آرا محمو باسا كان خوان ناتوان باسي بكن شو كديان رفينن آزارن أدن سوكاتيان بيكن نانيان أبرن بنابا من أهينمك بيم قصر باسا كان بكن من شري أماناكم براسي وكوتم من أجا شري خوم بكداية دمي بو أوي أميس بدس ما هنا أشوف بلا جاني خوبو طاو كقازينا مني طاو باشا أوانيك لستمكاري أمد صلاة بصالة هاتون أو إنسان الشريفاني دزو جنخور وماساوتشينين هميشة بشتيواني على محبيان كدوه براسي من أوم بس أو بشتيواني يا أو خوش يستي بس اسمه هر كولاني هر شقامي هر جاديه هر شويني هر كسي من ببيني هر باوشم بياكا براسي لبرويكا قصيد لي خلقك لبروي باسي ازاركاني اوك امش بو من براسي جاكي فخره وجاكي شانازيه زور بيشيان كا ارا محميان خوشوي وازان كمن راسي كان عليهم لجيد صلاتي من هراني تشتكاني باتي شتيان ناتوان بكومنتي بشيواني بكن شو قال لسن كومنتي ابو ارام احمد لسن لايكي خلق بانك كان براستي اي خنا زندانو ناني ابرن لسن كادر يكن بويا من شر ام خلق الشريفه اكم دجي تشتكان دجي استنكار كان لهرم كردستان بويا بشوبتين شر كيشي تايبتين لقل باتينيه لقل بنمالي بازاني نيمه لقل ليشيتيان نيمه لقل سرمايدار دزو قد زكاني نوشيوان وجلال ومسعود بازانيان نيمه من شركه بو خلق أكم لبيناوي خلقه لبيناوي آزادية من دجي استمكاري براسي أم شراكم باشا سيدا
زۆربەی ئەوانەی عەزیزان کە هێرشم ئەکەنەسەن کەس خەڵکانی سوالکەر و چەورە و سەرداخەر و دەزماچکەر و پێڵاو لێسەرەوەن یەکە ئاوازان کەمان بەڕاستی تەنها لەبەر ئەوەی کە سەگانە ئێسکێک ئەخەنە بەردەمیان و پاژماوەی سفرەکانیان ئەکەن بە قورژی ئەم ساختەچیانە باشە کاکە بۆ ڕاستی قبوڵ ناکەن بۆشی ڕاستی قبوڵ ناکەن بە وەڵڵاهی عەزیزان تەواوی قسەکانم لەسەر بنەماڵەی باسانی لەسەر پارتی لەسەر سەرانی پارتیۆشێتی لەسەر جەلال تاڵەبانی لەسەر هەتیۆکانی نەوشەوە سەفا لەسەر قوباد و پاڤڵ ئەمانە وەڵڵاهی تەواوی قسەکانم ڕاست باشە لەسەر کاکنۆشیوان کە گروپێکی ساختەچی لە گردەکە جوێن ئێن باوکم بە ئەڵڵا خۆشتان بێ ترشتان بێ کاکنۆشیوان سەدان ملیۆن دۆلاری بۆ کوڕەکانی خۆی بردووە ئەوە تا لە هاوڵاتیە خۆی ئەڵێ من لە تەواوی سامان و داراییەکی تیا شەریکم واتە پارەمەوێ مامزایش پارە یاوەتی گردی یاوەتێ کارگەی یاوەتێ هەمووشی دزیە کاکە ژیان ئەزی خواتان بێ کاکە باشە بەس گردەکە بڕۆن بزان بای چەند ملیۆن دۆلارە بێت باشە کاکنۆشیوان خۆی ئەڵێ مامجەلال 8 ملیۆن دۆلاری یاومەتێ باشە وەکو ئەم پارەیە مرچی دایکی جەلال تاڵەبانی بێ یا هێرە و شاناز بە تەشیڕێسی پێیان کرد بێت ێ پارەی خەڵک بۆ کاکنۆشیوان سەفا ئەو پارەیە دزیە تاڵانیە کاکە کاک مامجەلال یەتی بە کاکنۆشیوان باشە کە من ئەڵێم وەری گرتووە چەڵکا خۆرەکان جوێنم پێدن ئارام محمود دایک و خۆشکی فڵانە فیسەروانم بابەتە لە من بوون بە نووسەر باشە کاکە گردێکی زل لە ناوجەرگەی شای سێمانیە تاپۆکەی چۆتە گیرفانی کاکەنەوە لەوێ شۆبە گیرفانی کوڕەکانی کە من باسێکم جوێنم پێدن تخۆ ئەمە ویژدانە کاکە ئەمە ویژدانە جاران چی وەڵا کاکنۆشیوان 50 ساڵ خەباتێک لە شاخە مێژۆکەی ڕوونە ئەشۆ بیلا ئەمەشیان وانیە کاکنۆشیوان قارەمانی شەڕی ناوخۆیە قارەمانی شەڕی کورد کوشتنە ئەسیر کوشتنە پاشقورد گرتن بووە تاچ ئەعێرەی بخوێن سوورە هەموو سلانی پاتێکێتی هەر بە هەمان شڕن بەڕاستی تەواو چونکە 14,000 شتێکی وە لە ناوی شری پاتیاش لەسەر شەڕی ناوخوا کوشتن خۆ باوکم نێکوشەکە بۆیە حتا کە من دیفاعم لە کاکنۆشیوان کرد کاتی خۆی وتم بەڵکو تەمەنی هاتووە و پیر بووە و بێوێ خۆی پاکپاتەوە لەو هەموو تاوان و خراپەکاریکە کردوێت من چۆن بمزانی هەیە خۆیە گرتت بە شیری تەرکی ناکەی بە پیری نەمەزانی بەڕاستی هەر واشی بە خۆم و کاتی خۆی بەڵام ڕاست نەبوو بۆیە وەڵڵاهی عەزیزان بە هەرچی قورئان هەیە ئەوەی ئەم ئارام محمەیە لە هەر هەمە ڕاستە خۆ بەخوا من ڕقم لە کاکنۆشیوان ڕقم لە فڵان هیچ کەسێک نییە کاکە بەڵام سەلام نییە بەسەر دزەکانی گۆڕانەوە هێندەی من شەڕی نەیارەکانی کاکنۆشیوانی کردبێ و لەسەر کاکنۆشیوان 10 ساڵ شەڕم کردووە کاکە بۆی ئەوەی بەڵام هەمووی درۆ بوو بەڕاستی کاکە بۆیە عەزیزان من یەک کێشەم لەگەڵ خۆما هەیە این لەگەڵ نەفسی خۆما یەک کێشەم هەیە کە ناتوانم ڕاستگۆ نەبم ئەمە مشکلەکەی منە بەڕاستی ناتوانم درۆ بکەم وەڵڵاهی عەزیزان بەقەی ئەو قەنەفە دۆلارم بەرێ ناتوانم لایڤێ بکەم کە خۆم قەنەعەتم پێی نەبێت بۆم نایە کاکە جان یعنی لایڤەکەم بۆ نایەت باشە ئەبێ شتێ بێ لە ناخمە هەڵبقڵێ قەنەعەتی کورلیم پێی هەبێ اینجا بێم لایڤەکە بکەم ئەگەر تۆ بێ بڵێ ئارام ئەحمەد پڕ بە قوسای ئەو قەنەفە من پارە دەیەمێ من ناتوانم لایڤێ بکەمەوە بۆم ناکرێت کاکەش سروشتم وایە خۆ قوڕیشەکەم بەسەری خۆمە باشە حتا زۆر جاران خۆشەویستین هاوڕێ پێوەندی بە ئارام محمەوەکە کە لە ڕوودا ئەمێنێ دزێ شتێ تەلەفۆنی بۆکە بە قوربانێ بم بەشکم بە کاک ئارام بڵێ وازمان لێ بێن و ئارام بابەتانە من لەبەر ئەو ڕەنگە واز بێنم ماوەیە بەڵام دوای هەر برسمەوە سەری ناتوانم بەڕاستی دوای ئیلا هەر باسیەکەم مانگێ دوو مانگ سێ هەر باسیەکەم وەخۆ باشە چونکە کابرا ناحەقە کابرا گەندەڵە کابرا دزە خۆتان گردەکە ئەبینن کارگەی ئاسن ئەبینن بازار ئەبین کەشی حاشاکەن گوێن بە ئارام ئەحمەد باشە وەڵڵاهی من بە هەموو ئەوانە ئەڵێم بە قورئان بە سوکاتی بە ئارام ئەحمەد بە جێندان بە من بە کەس و کارم بە بنەماڵم پەرێزی پۆخڵی کاکەنەوە پاک نابێتەوە بە ئەڵڵا بیشم کوژن پۆخڵەواتی کاکەنەوە ناسەڕێتەوە خۆ پارتیەکان یەکێتیەکان لە سەردەمی پاڵتاڵکەوە هەتاوەکو ئێستا گوێن نەماوە پێم نێن سوکاتی نەماوە پێم نەکەن بێحورمەتی نەماوە پێم نەکەن هەر بڕۆ لە یوتیوب بە ئارام ئەحمەد لێ بدە 10,000 ئارام ئەحمەدێ هەمووی گوێن بە دایک و خوش و بە بنەماڵەوە بە کەس و کارمەدا هەمووی فایلم بۆ پێچێتەوە هەر هەمووی درۆم بۆکە باشە بەڵام یەکێتی پارتی هەر سواتر بوون کاکە ئەمە ڕاستەکێتی بۆیە هەتا پارتیەکێتیش بە گوێندان بە ئارام ئەحمەد پەرێزەکان پۆخەڵتر بووە بەڵام پاک نەبووەتەوە چاپاڵتر بوون دارەزاوتر بوون بەڵام پاک نەبوونەتەوە بۆیە من لە گوێن ئەگرم و نە باسی گوێن فرۆشەکانیش ئەەکەم چونکە بۆ لەوەی من قەناعەتم وایە پیا و گوێن نادا بە کەس پیا و گوێن نادا ئەمە یاسای ژیانە گوێندان مایەی بێدەسەڵاتیە مایەی شکستە مایەی دۆڕانە مایەی زەلیلیە بەڕاستی
ئەینا جوێن چییە؟ هەر کەسی هەستی دانیشێ ئەوەی دایکی وە ئەوە نازانم ئەمە هەم کەسێت تۆ لە ئەو بکە بەڕاستی بەس ئەمە ئیشی پیاو نییە پیاوی مرد جوێن بە هیچ کەسێک نادات باشە اینجا عزیزان هەخەیە هەیە کاگەڕم بۆ جابی کەس فڵان کەس نایتە جوێن دێتەوە بە خەڵک نەعوذ بالله جوێن بەخوایە کاکە جا ئارا محموود چییە بە قوربانی لە بە جوێنی بنی چییە شیان عەجیب نییە بۆیە بە جوێندان بە من بە پەخشانەوەی درۆ مێژووی سەرانی پاتی وێشێتی و نۆشیوان و گۆڕان بە هیچ جۆرە پاک نابێتەوە لە منی وەربگرن بەڕاستی بۆیە لێرەوە بە هەموو لایەتان ئەڵێم مەسعود بازانی و جەلال تاڵەبانی و نەوشیوان مستەفا سێپەلی دارێکی زڕن جگە لە دەوڵەمەندکردنی مناڵەکانی خۆیان هیچ خێرێکیان بۆ کرد نەبووە جگە لە شەڕ لە وێرانکاری لە دزی لە دەستبڕین لە جەدەیی لە خیانەت لە شەڕی ناوخۆ نەبێ کە شەڕەکانیان لەسەر پارۆپۆز بووە هیچ خێرێکیان بۆ کرد نەبووە جا بڕۆن چێکن بیکەن بەڕاستی ئەمە ڕاستیکەیتی زیاتر لە 14,000 ئینسانی کوردیان لە شەڕی ناوخوا کوشتووە ئەمانە ئەیشێ کردوێتی کاکە خۆ من نەمکردووە برای من مەلا مستەفا ئەڵێ من نەمکردووە بڵێ ئەحارەش ئەڵێ من نەمکردووە مەسعود بازانی ئەڵێ من پاکی پاکم جەلال تاڵەبانی لە تیڤیەوە گوێم لێ بوو ئەیوت من و کاک مەسعود تاوانمان نییە نەوشیوانش ئەڵێ من نەمکردووە ئەیچێ کردی کاکەم شەڕانە ئێوە بڕیاردەری ئەم شەڕە بوون کاکەچ ئێوە هەمووتان تاوان بای سەرشی بەڕاستی خوێنی هەموو ئەوانە لە ئەسوی ئێوەدایە خائینەکانی ئەم نیشتیمانی کوردە باشە 33 ساڵیشە ئەوەتان بەڕێوێنەوە کە بەرهەمتان هێناوە بنەماڵەی مەسعود بازانی بۆ بنەماڵە و کوڕ و کوڕەزای خۆی جەلال تاڵەبانی بۆ کوڕ و کوڕەزای خۆی و فڵانە فیسارەکان نەوشیوان مستەفا بۆ کوڕەکانی خۆی باشە تاو لەمە جیازشتێکی تر هەیە زەحمەت نەبێ بۆیە من بەداخەوەم بەڕاستی کاتێ ڕاکتن لە کەسێک لە گروپی ئەگرم ئەگەر 4 کەس ڕاست بێتەوە گفتوگۆم لەگەڵا بکە وەڵام بداتەوە بە منطقی بە عەقڵ باشە ئەو کاتە زۆر ئاساییە لە فەزایەکی تەندروستە ئێمە ئەتوانین بە نەتیجە بگەین ئێستا کێشەی من ئەوەیە کە ڕەخنە لەلایەنی ئەگرم جگە لە تەخوین جگە لە سوکایەتی بە خۆم بە بنەماڵەکەم هیچ وەڵامێک بۆ ناگرمەوە تەنها ئەمەش کەلتوری جەلال و جەلالی و مەلای عەزیزان لەبەر ئەوەیە کە بۆیە کە من ڕەخنێک ئەگرم ڕەخنەکەی من واقعە جدیە ئەمان نان وەڵام من بنەوە ئەمان هەڵ ئەسن دەکەن بە جوێندان و سوکایەتی وەکو نێرە کرد و لە ڕووی ئێوە چۆن هەڵەتی زێنیە بێ بە تەپوتۆز ئەوانە بۆ ئەوەی کە خەڵک چاوی تێفکرینی لەسەر ڕاستیەکان لاچێ و ببێ بەهین ببێ بە خەریکی شەڕ جوێن و ئەم بابەتانە بێ و ڕاستیەکان لەبی بچێتەوە ئەمەی مەسەلەکە چونکە ئەمەش هەمان کەلتوری جەلالی مەلاییە کە زیاتر لە 89 ساڵە ئەمە برەوی هەیە باشە لە فەزایەکی خاوێن و تەندروستە ناتوانن مناقەشەمان لەگەڵا بن کاکە فەرموو پارتی فەرموو یەکێکی فەرموو گۆڕەوە لەگەڵ ئارا محمود مناقەشە بکە ڕاستی کاکە بڵێ ئارا محمود تۆ قسانە بۆ چێکی کاکە ئەگەر شوان ئاوا ئەمە ئەوە وەرە گفتوگۆم لەگەڵاکە کاکژیان ناتوانانی گفتوگۆم لەگەڵاکەی بۆ لەبەرەوەی ئەیدۆڕێنی لەبەرەوەی من ڕاستم تۆ ناڕاستی من ڕاستگۆ تۆ درۆزن و ساتە چیت لەبەرەوە ناری گفتوگۆم لەگەڵاکەی هیچ جرمێکی ئارا محمود دایکی وا خوشکی وا فڵانە ئەوە بێنە بەرەوە ئارام بابەتانە بۆی خەڵک بە جوێن و مەشغوڵکەن خەڵک ڕاستیەکان نەبێ ئەمەش نایخوات بەڕاستی حقیقەتەکان لە بەرچاوی خەڵک بیستوان ونیکەن هەفتەیە ونیەکەن دوایی خەڵک ڕاستیەکان تێگا بۆیە من هەمیشە ببوونن کە ئاوا قساکەم من هەمیشە ڕچشکێنم بەڕاستی کە مێنەیەکێ بدەم هەتا ئیخەم هەل لێدەم بەردەوام لەسەری بەڕاستی ئەمە ڕاستیەکەی بۆیە مێژوو ڕاستیەکان ئەنووسێتەوە با تەپوتۆز هەڵساندن و جوێندان و سوکایەتی ڕاستیەکان لە کەسێک ناشارێتەوە تەواو حەزەکە هەموو ڕۆژێ 2000 جوێن بن بە مردوون بە زیندوون بەچی مێژ میوانی ئارا محمود نییە چونکە بۆ ئەوە زەبری منەواتان لێکا ئێوە جوێن بدەن زەبری ئارا محمەدە بەڕاستی من بتەکانتان ئەشکێنم ئەمەیە فەرهەنگی ئارا محمەد ئەو بتانەی کە ئێوە ئەیان پەرستن من ئەوانە ئەشکێنم ئەوانە ئەخەمە ژێر پێڵاوەکانی ئارا محمەدەوە کاکەم بۆیە کاتێک کە من بتەکانی ئێوە ئەشکێنم ئێوەیان جوێن ئەدەن و سوکاتی بە ئارا محمەدەکە نایخوا ئەو بەڕاستی پارتیەکان ئەڵێن کاک مەسعود 6 ساڵ لە پێش مەرگەیە ئۆکێ لە 68ەوە لای باوکی بۆتە 75 تاوەکو نەوەیەک لە ئێران نەوەیەک تا ئێستا لە سەری ڕەش ئەوە هەمووی پێشمەرگایەتی وڵا پێشمەرگایەتی ئەوە خۆش باشە مام جەلال هەموو تەمەنی ئەو جەلال تاڵەبانیە 4 ساڵ بەشاخەوە نەبوو لە ژیانێ هەر لە بریتانیا و لە ئەوروپا لەمانە بوو باشە کەچی دەبنیان کردو بە گیڤارە وڵای گیڤەکەیشی نییە نە گیڤارە ئەو جەلال تاڵەبانیە هەر گیڤەکەیشی نییە کاکەنەوە ئەڵێن 5 ساڵ بۆ شاخەوە بووە باش نییە لانی کەم 350 ملیۆن دۆلاری دزیوە بۆ مناڵەکانی جا بزانمانی چەند کەوتووە کاگەنەوە زەحمەت نەبێت باشە واللهی ئەو کاک نوێشیوانە 100 دکتۆرای هەبووە لە ئەمساو ئالەم بابەتانە نەیەتوانی بە ڕبعیشی ئێستا پارە بۆ مناڵەکانی پیا بکە و بەجێ بێڵێ ئەمە ڕاستی بۆیە زۆربەی زۆری کورد ڕاستیەکان ئەزانێ بەڵام
دانی پیانانێن بەڕاستی بابا مێژوو بە درۆ نانووسێتەوە ئەبێ ڕاستیەکان بۆ خەڵک کەش بکەین عزیزان سەریکە بۆچی قەت ناڵم عومەری سێ عەلی دزە قەت لە منتان بیستووە نا بۆ لەبەرەوەی عومەری سێ عەلی دز نییە بەڕاستی عومەر دز نییە کاکەجێ ئەزانم موچەیەکی هێندان پەرلەمان و لە خانوویەکایە نازانم چێن بەتەر ئەمانە ئەزانم بەڵام کە عومەر سیاسێکی فاشلە ئەمە کێشەی من لەگەڵ عومەری سێ عەلیە کێشەی من مەسائلی ئەخلاقی نیە لەگەڵ عومەری سێ عەلیە مەسەلەی دزی نیە لەگەڵ عومەری سێ عەلیە کێشەی من لەگەڵ عومەری سێ عەلیە ئەوەیە کە سیاسێکی فاشلە و یەکەمین کەسە لە ناو گۆڕانە کە وەکو مار دیفاعی لە تەوریسی سیاسی کرد بۆ کوڕەکانی نەوشام سەفا و بۆ نەوشام سەفا ئەمەیە کە عومەری سێ عەلی یعنی لەگەڵ کە عومەری سیاسیە کێشەی سیاسیم هەیە نەک کێشەی دزی و گەندەڵی بەڕاستی عەفو لەگەڵ عومەری سێ عەلیە یعنی کێشەی هینم هەیە کێشەی ناسیاسی بوونیم هەیە لە حقیقەتە نەک کێشەی دزی و گەندەڵی و ئەلبەت بەڵام لەگەڵ ئەمانەی ترە هەم کێشەی سیاسیم هەیە و هەم کێشەی دزی و گەندەڵی و جەدەییەکانیشیانم هەیە لە ڕاستی ئەمە حقیقەتەکەیتی ئەوە لێرەوە ئەشمەنەوە باسێکی تر ئەم باسیشان بەدڵتانە بێ ئەزانم پەرلەمەکەم جارێ با تۆزێک عزیزان با قوربانی ئێوە بم عزیزانی من قەت حساب بۆ جوێن و مال مەکەن من ئەزانم من ئەزانین چۆنە کاکە من زۆر لەسەر ئەمانە ئەخوێنمەوە کاکە ژیان ڕەنگە نازانم بیستی باقی ئەم کتێبانم خوێن بێتەوە 20-50 چەند حسابەکەی نازانم لە تەمەنی 15 ساڵیەوە ئەزانین چۆنە هیچ هەر ئینسانێک کە کەسی ئەکا بەبت ئەیخاتە مێشتی خۆیەوە کە تۆی ئەو بتە ئەشکێنی وەکو ئەوەیە جوێن بە دایک و خوشکی بدەیت بۆیە ئاوا کاردانەوەی ئەبێ یەک چکە تۆ لە بتەکەی داوە جوێن بە باوکە ئەدا بە دایکە بە خوشی بەمانەی ئەدا ئەمە بۆ خۆی کێشەیەکە بەڕاستی من خۆم ئینسان باشە خوێنمەوە باشە مێشکی ئینسان و کاغەزێکی سپی وایە وردە لە مناڵیە کە لە دایک و باوکی ئەبێت خۆشەویستی دایکیەت خۆشەویستی باوکیەت خۆشەویستی دراوسەکەیە هی براهی خوشک وردە هی مامۆساکەی ئاوا هەتاکو گەورە بێ کە گەورە ئەبێ لە ژێ سێبەری دایک و باوکی ئەچێتە دەرەوە بە نمونە ئەبێت دوای ئەوە شتێک هەڵبژێرێت و بەتایبەت ئینسانی شەرقی ناتوانێت بەڕەهایی ناتوانێت ئازاد بێ ئەبێ شتی هەڵبژێرێ بەڕاستی شتێکە چێ کاکە جا هەیە سکرتێری حیزبێک هەڵبژێرێ ئەیکا بە باوشی خۆی بە نمونە هەیە بە نمونە ئایدۆلۆژیایەک ئەکا بە باوشی خۆی یعنی ئایدۆلۆژیایەک گیان سەرکردەیەک یا سیاسیەک یا ئەمەیەک ئەکا بە بتێ یەک ئەیپەرستێ کە من یەم باسی بتەکەی ئەەکەم ئیتر ئەو دەسەکا بە جوێندان تۆ من نابێ بە جوێنەکەی ئەو ناڕەحەت بم چونکە من ئەزانم چیم کردووە لە واقعە من ئەزانم چی بۆ ئەو کەسە چه ئازارێ ئەچێژێ بە نمونە کە من باسی نۆشان سەفا ئەکەم بۆ چونکە ئەو نۆشان سەفای کردووە باوشی خۆی ئەو نۆشان سەفا ئەپەرستێ کە من باسی نۆشوان ئەەکەم وەکو ئەوە لە مێشکی ئەو بدەم کە باسی مەسعود دەکەم بورن دەکەم وەکو ئەوەیە کە لە مێشکی ئەو بدرێت بۆیە ئینسانی ئێمە لە ڕۆژهاتی ناوەڕاستە بە تایبەتی بەبێ بت ناتوانێت بژی ئیلا ئەبێ ئایدۆلۆژیایەک هەڵبژێرێ ئەبێ حیزبێک هەڵبژێرێ ئەبێ سکرتێری هەڵبژێرێ بیکا بە خوداوەندی خۆی کە تۆیەی لێ ئەدەی ئەو ئیتر بۆ خۆی تێگەچێت و ناڕەحەت دەبێت لەبەرەوە ئاسایە ببوورن عەزیزانەوە هینا ئەوە باسیەکە کەیتر ئەبێ هەمووتان تێی بگەن لەبەرەوەیە کە من باسی ئەماناکەم هەر جوێنێکم پێ بدرێت بەلام و ئاساییە چونکە من ئەزانم کە لە چۆم داوە و من ڕقیشم لە هەموو ئەوانە نییە کە جوێنم پێ ئەدەن من هەموو ئەوانەیە کە جوێنم پێدەن هەمویان بەخشیوە و هەمووشیان ئەبەخشم ئەوانەیە کە بەیانێت جوێنم پێدەن چونکە بۆ لەبەرەوەی ئەزانم کە ئەوانە کۆیلن ئەوانە ناتوانن بەتەنها بژین ناتوانن خۆیان خاوەنی مێشکیان بن کاتێک کە باوکیان نایمێنێ ئەبێ کەسێکن بە باوکی خۆیان جا مەسعودە جەلا تاڵەبانیە کاکە هەمە حەج بکە باوکی خۆی کە باسی کاکە حەمەکە جوێنی پێدا لەبەرەوەی پێی وایە کاکە حەمە شی زۆر عەزیم ئەوەیە یعنی ئاوایە واقعەکە بۆیە ئەمە ئاساییە عەزیزان ئێستا یەکێتی پێنج یەکێتیە بۆ شارەزایتان پێنج یەکێتیە گروپی پاڤۆڵ و قوباد و شاناز و ئالەم بابەتانەیە گروپی کەرکوشیەکان کە ئەم گروپە زۆر ئیتیهازی زۆر دووڕوو و زۆر ساختەچی بە تایبەتی گروپی کەرکوشیەکان کە یەکێتیەکان ئەڵەمها قەسم خەڵکی کەرکوو ئەوانە حورمەتم بە نەکەین دزەکانی ناوێکێتیە و گروپی لاهوری شێرجەنگی و گروپی بەرهەم ساڵح و ئەوانە و گروپێکی تریشان لە کۆنەکانی وەکو مەلابەختیارەک و ئەمانە و لەگەڵ ئەمانە تێکەڵاون لەگەڵ ئەویان تێکەڵاون بەڵێن بۆیە ئەمە یەکێتی ئەلەم بابەتانەیە عزیزان حسابی کردووە برادەرێ شاناز مانگانە 27 ملیۆن دۆلاری دەست ئەکەوێت ئێستا 27 ملیۆن دۆلار لە قاچاقچێتی ئایکی و مەرزەکان کۆمپانیاکان فەوجەکان لیواکان هەموو ئەمانە بەڕاستی باشە بۆیە لێرەوە
ئەمەوێ مەجموعەیە قسە لەسەر لاهوری شێرجەنگی بکەم کە لاهوری شێرجەنگی پێویستە چی بکات لە ڕوانگەی ئارام ئەحمەدەوە. جا لە ڕۆژانە خوێندومەتەوە پاڤڵ ئەلەشی زانیاریم لایە لاهور پەیوەندی بە زۆربەی سەرکردەکانی تێوە کردووە چاو دەرەها زەدەی لە کاکە پاڤڵجیان پاڤڵ واڵێ چاو دەرەوە قوربانە بم پەیوەندی بە هەموو سەرەکێتیەوە کا بە کادریەکە بە ئەندامێکا بە هاوس دەستیشی خۆش بێ هاوسەرێکی یەکەمی یەکێتیە پەیوەندی یەکات وەکی مشکلی توێ وەکی خۆیت سێ بەشی یەکێتی لەگەڵ ئەوە من ئەزانم بەڕاستی جا پێتان ناخۆش بیان ناو کەیفی خۆتانە بەڕاستی سێ بەشێکەکەی لەگەڵ ئەوەیە کە ئێستا قسە ناکە چاوەڕانی دەرفەتێکن ئەینا کەس لەگەڵ توانێ پاڤڵ و قوباد و ئانەم بابەتە عەزیزم لەو کە باسی مەرزەکەی عینەکەم ئەو مەرزەیتر کە ئەوەی ئەو کوڕە ناوی چییە تخوا هەناوەکەی بیرچووە ئەو مەرزە کە باسی ئەواکەم لەزمنا باسی کۆمەڵی کۆمپانیایشەکەم خۆشەویستە کە بە بەڵگەکان و بەناو بە هەموو شتەکان لەلامە عەزیزان 2046 کۆمپانیا لە مەرزەکانە کارەکەن من تا ئێستا ئەمەم نەزانی بوو 2046 با بزانم تخوا ئینەکە لەکوێیە بەڵگەکە طبعا سەری ئەم هەموو ناوەی کۆمپانیاکەن خۆشەویستان هەر 2000 خۆم ناتوان بۆ بخێنەوە بەڕاستی بەڵامیتر بە ئەنواع کۆمپانیای تایە بە عینوان و بە هەموو شتێکەوە کۆمپانیای حەمیدی عەباس سەعیدی بیلال شامل شاکر مەحموود عەباس غانم سەرکۆ عەزیز نازانم فڵان فیسارەکان 2046 دانە کۆمپانیا لە مەرزەکانە کارەکە هەر هەموو ئەم کۆمپانیانە بە لیست و بە ناو ژمارە لامە ئەمە نمونەیە کە لەبەنی قسەکان هێنمە بۆ ئەوی مەسەلەی لاهور ئینجا بەدەن باسەکەم باشە ئەمانە ئیشیان چی عەزیزان ناوی کۆمپانیا خاوەنەکانیان شوێنیان تەلەفۆنیان ئیمێڵیان جۆری کارەکانیان هەمووی لەناو ئەم لیستەیە هەیە باشە ئەمانە بەس ناویان تۆمارە خۆشەویستانی من 46یان نەبێ باقیەکەی لە هەموو جۆرە مخدرات ئافرەت مناڵی کچ مناڵی کوڕ باشە پارەی تەزویر دۆلار ئیرۆ دینار لە رووسیا و ئەوروپا و ئەفغانستان و پاکستان و ئێرانەوە بۆ کوردستان و کەرکووک و دیالە تا بەغا تاوەکو و کەربەلا و تا نەجەف و تا بەسا و بۆ کوێت و ئەردەن و تورکیا و سووریا و سعودی و یەمەن و خلیج بۆ ئەوروپا دەوران ئەکا هەموو ئەمانە ئاوایەتەوە لە ڕێگەی ئەم 2000 کۆمپانیاوە باشە کۆی مەرزەکانی عێراق و کوردستان زاخۆ حاجی ئۆمەران پەروێزخان منزلیە هەموو قایمەن و هەمووشی هینی چێن هینی کەمینەی دەسەڵاتدارەکان لە عێراق لە پاڤڵ و قوباد و شاناز و نۆکەرەکانیانەوە لە لوتکە و دژە تیرۆر و پاراستن و ئیطلاعات و میت و ئیتالی تەنسیقی و باشە 168 دانە گروپی حەشتی شعبی و مقتەدا سەدر لە هەڕەمی حیزبەکانە لە عێراقا شەریکن خۆشەویستان یعنی تەواوی سیاسیەکانی ئەم عێراقا لە شیعەوە بۆ سنەوە بۆ کافرەوە بۆ یەکێتیەوە بۆ پارتیەوە هەموو مەسئولەکانی هەر هەمووی خەریکی کۆمپانیایە خەریکی پارێ هەری قەچاقچێتیە ئەوە نییە دەوڵەت لە عێراق و ئەم بابەتانە هەمویان درۆیە بەڕاستی هەموو مەرزەکان ئابۆش کرد حتى هي مالكي هي حكيم هي عامري هي خزعلي هي صدر هي حدبوسي هر همو أمانة شريكا هر همو خليجي كاري بازرقاني ألا والله ئەمەم بۆچی لەو بەینا باسی خۆشەویستان ئەمەم بۆچی لەو بەینا باس کرد باش نییە بۆ ئەوەی کە لاهوری شێخجەنگی زۆر پشت بە دادگا نەبەستێ لە عێراقا لە هەرێمی کوردستانە لە عێراقا یاسا و دادگا بوونی نییە بە پێی بەرژەوەندیەکانی هەڵەسوڕێن دادوەرەکان یاساکان مۆزەفێکن لە لای دەسەڵاتە زاڵەکان لە هەولێر و لە دهۆکە هەموو دادوەرەکان کادری پارتی و پارتین لە سلێمانیە هەمویان کادری یەکێتین هەمویان بە پارە ئیشەکەن داد بە قوڕ گیراوە لە عێراقا خۆشەویستان باشن کەی بیانەوێ بە پێی بەرژەوەندیەکانیان یاریەکەن ڕەشەکەن بە سپیەکەن بەڕەش دەرخوادی خەڵکی ئەدەن بۆیە حەزەکەم لاهوری شێخجەنگی باس لەو ڕاستی تێبگا پاڤڵ و قوباد و گروپەکەی بە تەواوەتی لە تۆ ئەترسن ئەمە باش ئەو ڕاستی بزانن لێت تۆقیون بەڕاستی چونکە ئەزانن نەک هاوسەرۆک وەڵڵا ئەو لاهوری شێخجەنگیە ئێسا ببێ بە ئەندام مەڵبەندێک لە سلێمانیە هەر ئەندام مەڵبەندێک یا ئەندامی کومیتەیەک باش نییە یەکێتیەکان بە سەرۆکی خوانی ئەزانن باشە بۆیە ئەمان لە نفوسی تۆ لە ناوێکێتیە ئەترسن لە ڕاستیە ئەمە ڕاستیە پەیوەندی بە ڕەخنەکانی منەوە نییە لە ڕابردووی لاهور یا لە ئێستای لاهور یا لە ئایندەی لاهوریش ئەگەر تەمەن باقی بێ
بۆیە لەم مەسەلەی یاسایە لە بەغاو ئەوانە عێراق تەداخل دەکات گروپەکانی سەر بە ئێران تەدەخل دەکەن کاکی خۆم تۆوە ئەزانی پاڤڵ لە بەغا ئەم هەموو پێڵاوە ئەلێسێتەوە بۆ چییە زەحمەت دەبێت کاکە لاوریجیان بۆچی پێ دوایە ئەم هەموو چاپێکەوتنە ئەم هەموو وێنەگرتنە وەکو گونی جۆڵا لە سێمانی بۆ بەغا لە بەغاوە بۆ سێمانی لە هاتوچوایە بۆچی قورئان بەحەقە ئەو پاڤڵە یەک کێشەی نییە لەو عێراق و کوردستانە کێشەی لاهوری شەقجەنگی نەبێت والله تەواوی سەفەرەکانی بۆ بەغا هەموو ئەم دانیشتانێک کە ئەڕوا بۆ لای چی ئەچێ تەنها ترسە لە لاهوری شەقجەنگی و تۆقیوە بە شەرم نەبینیوە ئەوەندە لە ئینسانێک بترسێ لە واقع باش نییە هەموو سەفەرەکانی تەنها بۆ مەسەلەی لاهوری شەقجەنگیە چونکە پاڤڵ پیاوێکی جەبانە پیاوێکی بێشەهامەتە پیاوێکی مافیا و نەزانە لە واقع بەڵام لە چاو قوبات بە هەزار ئەو شۆراوەتەوە خۆشەویستان لە من باشتر ئەزانن ئەوە قوبات بوو کە بڕیاریە بۆ تیرۆرکردنی وڵاتەکانی کوردەیی و بەڵام پاڤڵ جێبەجێ کرد هەر ئەو بوو پێشنیایی تیرۆرکردنی هاوکات جافی کرد لە هەولێرە بەڵام پاڤڵ و وەها هەڵەبجێ ئەوانە ئیشەکان جێبەجێ کرد باش نییە ئاوایە ئەو پاڤڵ و قوباتە ئامادەن چیان هەیە بیەن بەس لە هەولێر لەکۆڵ بێتەوە باشە نەگێکێتی بفرۆشن حەزەکایکێتی ئەفرۆشن خۆیان ئەفرۆشن هێرۆ ئەفرۆشن شاناز ئەفرۆشن بەس لاهوری شەقجەنگیان لەکۆڵ بێتەوە بۆیە لێرەوە من بە لاهوری شەقجەنگیرم زۆر حساب بۆ مەسائلی یاسا و دادگا و قانون و ئەم شتە قوڕانە مەکە باش هەموو کەسێک ڕاستیەکان ئەزانێ بۆیە پێویست بەوە ناکات دابنیشن بی لە مەسائلی یاسایی کردن و ئەبزانین بەغا ئەڵێ چی و بزانە ئەڵێ چی ئەن بابەتە باشە تا تەنها و تەنها هێز شتەکان یەکلای یەکاتەوە هێز لە هێز زیاتر شتێکی تر نییە ئەو بخەڵمێشی خۆتەوە بەتەمای ئەو مەبە لە بەغا بەیانی بڕیار دەکا بە قازانجی ترش هیچ لە مۆزەکە ناگۆڕێ بە قازانجی پاڤڵیش دەریکا هیچ لە مۆزەکان ناگۆڕێ تا ئەمە ڕاستیە هێز کۆکەرەوە لە ڕێگەی هێزەوە ئەتوانی ئیشەکانی خۆت کەیت بەتەمای یاسا و دادگا بیت بەڕاستی من قەناعەتم پێ نییە بە هیچ جۆرە قەناعەتم پێ نییە چونکە ئەم ڕۆژهاتی ناوەڕاستە ئەم دەڤەرەی ئێمە ئاوسە بە مۆزوعانە بە یاسا نییە کاکەجێ ئێستا ئێمە هەمومان ئەزانین کە سەرانی پارتی وێچێتی هەمی دزە ئەوەیە بەیانی بڕۆژ کاتیان دیەکە هیچ شتێکت بۆ ناکرێت بەیانی پارتی ئارام محمەد گرێچێتی بیگرێ هەر لە خۆڵەوە 5 ساڵ حکوم هەر بەخۆی گوێ نییە ئەڵێ تەشیری کردووە دروی کردووە ئەڵێ ئەمەی کردووە ئەڵێ کردووە باش نییە ئەیزانی کە هەموو دادوەرەکە خۆشی ئەزانێت کە هەمووی دزی جەردەیە بەڵام کاکەجیان بەگوێ تۆ ناکەن ڕاستی تۆ ناخوا بۆ لەبەرەوەی یاساییتیانیە کاکە حتى عزیزان لە کۆمەلگای ئێمە پزیشکیشیتیانەمەوە لە واقع لەگەڵ ڕێزمان بۆ هەندێک پزیشکی باش پزیشکیشیتیانەمە بۆ بە پارە بە پارە پیاکردن کاکەجیان تۆ بەیانی پزیشکی ئەڕوا ئەڵێ ئەمڕۆ ئەم چەندە پارە پیاکە ئەگەنا معقول نییە یەکێک و شاسوار بە نمونە کاکە 150 کاتی لێ کراوە دادگا بانگی ناکات 10,000 پشت پارەی خوا دادگا بانگی ناکە کاکە تازە مەلە بڵاوەتەوەی کوڕێکە شەریکی بووە لە ناویان بدو لەگەڵ عومەر فەتاحە دەستیان لەسەر پارەکانی لە نازانم لە NRT و لە ئەوانی پێشووتر نایەن چی بە هینانەکەی چاویلان ناخوا نازانم چییە حتەن گوێتان لێ بوو کە ئەو برادە لە بڵای کردووە لە بەلجیکا باش نییە نازانم کەسیش بانگی ناکات یعنی یاسا و دادگا بە قازانجی سەرانی پارتیەکەتی کارەکەت دڵنیا بەرەوە کاکە لەونجێ لەبەرەوە بەتەمای ئەو مەبە بەتەمای هێز کۆکەرەوە لەگەڵ خەڵکا قسەێنەوەکە پێکە کاکە ئێران لە هەرێمی کوردستان بەدەست کوردەوە نییە بەنا بەدەست کوردەوەیە پارتی وێشێتی دوو هێزی بەکرێ گیراون لە هەرێمی کوردستانە ئێران و تورکیا و ئەوانە بەڕێوەی بن ئەمریکایش کە ئەوێ هەموو شتێک ئارام بێ ئەوە بێ بۆی کە غازەکەتان بەرێ بۆی نەوتەکەتان بەرێ بۆی ئەوە بەرێ خۆ ئەمریکاش دۆسی بەژۆندەکانی خۆ دۆسی ئێوە نییە کاکیشە ئەمە ڕاستی ئەوەشم بینی کە پەلاماری عەتاسەراویان ناخۆشەویستان ئەیش لە 5 مانگ پاڤڵ تاڵەبانی تەلەفۆنەکە بۆ عەتاسەراوی خۆشەویستە ئەم پاڤڵە تەلەفۆنی بۆ کارێکا عەتا بەشکم تۆ خۆ ئامادەگە بچێ سەر لاهوری شێخچەنگی بێژەڵێ وەڵام من ناچوو باش نییە لەسەر ئەمەش بەشێکێتی کە غەزەبیان لە هین کردووە لە عەتاسەراوی کردووە لێگرتووە بەڕاستی لەبەرەوەی داوای لێکراوە کە بڕوە سەر لاهوری شێخچەنگی 5 مانگ 5 کە 29 ڕۆژ تێپەڕێ بەسەریە نەچەنی مانگ ئەمڕۆ 12 عەفو 15 ڕۆژ تێپەڕێ بەسەریە چون داوای لێ کردووە کە بڕوات پەلامای لاهوری شێخچەنگی وڵای کاکە ئیشی من نییە منەوە ناکەم باش نییە ئیتر کۆمەڵێ پێیجن کچێکی ڕۆژهەڵاتیە لەگەڵ یەک دوو کەسا کۆمەڵشیان دەرحەق بوو تۆیتن ئایا ئیشی کامیانە ئەوە من نازانم بەڕاستی زۆر بداچوون نەکردووە بەڵام ئەو نازانم کە باسەکە زیاتر ئاوایە وەزەکە بۆ جۆریان آخر کۆتایی قسەکانم دوو قسە لەسەر عەلی حەمەد ساڵح و لەسەر کۆمەڵە خەڵکی تر ئەەکەم بەگشتی لە دنیاە
عزیزانی من پیاو عیبە دووڕوو بێت باشە عیبە دەستبڕ بێ و عیبە ساختەچی بێت مەرجی پەروێزخان مەلەفەکەم بۆ هاتووە وردە وردە بە هەر هەمی کۆکەمەوە لەسەر ئەو هێمنە لەسەر عەباس لەسەر فڵانە فیسارەکان پەلەتان چی عزیزانی من هەموو ئەوانە باسەکەن وردە وردە هیچ پەلەیەکمان نییە بەڕاستی هەتا وەکو کاتەکەی بشێت مەسەڵەن مەلەفیشی باشیری لەسەر خۆشەویستانی من بارحاڵ من ڕەخنە ئەگرم ئەوان جوێ نەدەن زۆر ناخۆشە تۆ بەم دەستت پێت وای بێ مامۆسای ئەخلاقی بەڵام بەم دەستیان وەکو زیێرە پڕبی لە پیسایی لە بۆ گەناوی لە پێیج و ئەکاونتەکەی خۆتەوە گوایە زۆر شەریفی بەڵام لە پێیج و ئەکاونتە بێدایک و باوکەکانەوە بڕشیتەوە بەم عالەمەیە لە پێیجە زۆڵەکانەوە ئەمە پێچەوانەی ئەخلاقە ئەمە پێچەوانەی شەرەفە سێکە ئارام ئەحمەد مەسئولە لە هەموو قسەکانی خۆی ئەمە یاسای ئارام ئەحمەدە تەواو ئەوە تەمکەی بینم ئەم ئارام ئەحمەدە پیاو نییە باشە پیاو نییە ئەگەر یەک دێر بڵاو کاتەوە لە دەرەوەی ناوی خۆی چکە ئەو مەردایەتی نییە بەڕات ئینسان ئەبێ مەسئول بێ لە قسە و باسەکانی خۆی عەلیجان تۆ ئەگەر شەهامەتت هەیە ئەم هەموو جوێنە لە پەیجەکانەوە بە خەڵک مەدە لە پەیجەکەی خۆتەوە بیدە دووڕوو مەبە مەڕێ من نیم و ئاگام لێ نووچ و ئالەم بابەتان ئەمە عیبە والله خۆشەویستان شاعیر ئەزانم نووسەر ئەزانم هەمووتان ئێناسم ناوی نابم لە پێیجەکەی خۆی هەوڵی پەپولەیە تایبەتی بۆ خانمەکان ئای عەشق چۆن منو کوشت ئای خانمەکان پەپولەکان ئاوا ڕۆن و مارەکان ئاوایەن و شەبەح نازانم چیری هاتوو کۆمەڵ لەم قسە قۆڕانە ئەیکا کە کچان و ژنان ئەو پەیجەی بین ئەڵێ هەوار ئەمە بێ چ دنیای بێ پەیجی تری هەیە خۆشەویستان 24 ساعتە بەلۆعاخی بەدەستێکا بە دایکی ئەم عالەمە بە خوشی ئەم عالەمەیە بە باوشی ئەمە بە قەبری ئەژدای ئەمە ئەمە ئیشی ئەم کابرایە هەلەسا شاعیر و نووسەر ئەمە عیبە ئەمە نامەردی نییە بەڕاستی ئەو کەسەی کە بە ناوی خۆی و بەڕەسمی خۆی و جوێنم پێ ئەدا من بەڕاستی بە پیاوێزانم باشە بە هەموو جوێنەکانیشەوە چونکە بۆ لەبەرەوەی ئەگەر ڕۆژگاری هاتە بەردەسم تۆڵەی لێ یەکەمەوە ئەگەر نائی بەخشم کێشەی نیە بەڕاستی بەڵام نامەردیە تۆ بێی لە پەیج و بێت زۆڵ و لە ئەکاونتی بەدایک و باوکە و جەمە و عالەمە بێ نێری خۆ دەرخی ئەو بێ شامەتی بەڕاستی کاکانیچە وەکو ئارام ئەحمەد پیاو بە ئاوای یەکڕوو بە ئاوا بێ قسەکانی خۆ بکە کاکیشان فەرموو باجەکەشی هەچێ بێ ئەیەم باجەکەشیم داوە بەڕاستی کە پیاو بێ کاکە ئەمە یاسای ژیانە من بە هەموو کەسەکانی تریش ئەڵێم نەک تەنها بە عالی و بەچێوەکی عالم بابەتانم بە ڕووی دەمم لە گشتیە لە واقعە بە ناوی خۆتۆ مارەکان هیچی کرد درێ کاکیشان تێگەیرام یە دانیشێ لە پەیجەکەی خۆیەوە زۆر ناسکە کاکە زۆر ناسکە کە پێوە ئیبینێ بە کشوشن بیبینێ ئەڵێ برا ڕوو ئەماگە لەگەڵ ئەما بژیت ئەبێ چ دنیایەک بێ ئەمە کاکە ئەبێ چ فەزایەکی بۆ خەڵقێنی ئەم شاعیرە هەزناس و ئارم بابەتانە کورە بابەجیان وان نییە کاکە ئەوە زادەی خەیاڵە و کۆمەڵی قساکە بە ناوی شیعر و مێر و ئارم بابەتان بەڵام لە ژێرەوە ئەمە مارە کاکی جیانە بێ ئاگای بێ تێگەی لەبەرەوە عەزیزان پیاو ئەبێ پیاو بێت وەکو ئارام ئەحمەد یەک ئاگادانیشێ داسەیە کە کاکە کابرایشی قۆس تێگەڕێک و پێک بە قەڵەمێکەوە بە تەسبیحەکەی دەستیەوە بە سەعات و مەسیلەیەکەوە ئاوا دائەنیشێ قسە و باسەکانی خۆی ئەکا پەلاماری دار و بەد ئەیە هەموو سەرانی یەکێتی مێکێتی ئەکەمە پێڵاوەکەمە پێی ئێوە حساب بۆ یەک دەوڵەمەند یەک سەرمایەدار یەک دز یەک مەسئول یەک سیاسی ناکەم ئاوا بە ئاشکراش ئەیکەم باجەکەشی هەچێ بێ ئەیەم ئەمە بۆ نیارەکانیشم باشە لانی کەم هەموو دزەکان هەموو گەندەڵەکان ئەزانن کە ئەمە ئارام ئەحمەد و تەواو ئەگەر بیانەکەی تۆڵم لێکەنەوە چاوم دەرەهێن و تاڕشەکان کوژن و ئالم بابەتانە بەڵام درۆ ناکە بەین درۆ لەگەڵ پارتی لەگەڵ لێشێتی لەگەڵ پاڤڵ لەگەڵ قوبا لەگەڵ نەوشیوان لەگەڵ گۆڵک کەسان ناکەم بەڕاستی ئەمەم ئەوتر کە ئەم بێن ئەم کاکیشن قوبوڵتانم ئەوە قوبوڵتان نیەرەوەی ئیتر من کاتان ناگرم خۆشەویستان زۆرم قسە کرد هەتا لایڤێکی تر بەخواتان ئەسپێرم حورمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم کە سەرکەوتوون قوربانی ئێوە خواتان لەگەڵ بێت